پاش نزیکەی نیو سەدە لە گۆشەگیری و سزای توند، سووریا پێدەنێتە قۆناغێکی نوێی پەیوەندیە نێودەوڵەتیەکانەوە. ئەمەش دوای ئەوەی واشنتۆن بە فەرمی ناوی سووریای لە لیستی ئەو دەوڵەتانە سڕیەوە کە پشتیوانی لە تیرۆر دەکەن. ئەم بڕیارە کە لەلایەن ئەحمەد شەرع سەرۆکی سووریاوە بە وەرچەرخانێکی مێژوویی وەسف کرا وەک هەنگاوێکی استراتیژی دەبینرێت بۆ لابردنی گەورەترین بربەستی بەردەم بوژانەوەی ئابووری و گەڕانەوەی سووریا بۆ ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی. شەرع لە پەیامێکی ڤیدیۆیی داوێ ڕای پیرۆزبایی لەگەلی سووریا سوپاسی دۆنەڵد ترەمپی کرد بۆ ئەم بڕیارە و ئاماژەی بەوە کرد ئەمە دەرەنجامی پشتیوانی دۆستان و هاوپەیمانانی سووریا بووە لە چەند مانگی ڕابردوودا کە ڕێگەی بۆ کرانەوەیەکی نوێی سیاسی خۆش کرد. ئەم بڕیارە مێژوویەی ئەمریکا دوای زنجیرەیەک ڕێکاری یاسایی و سیاسی هات کە چەند هەفتەیەکی خایاند. سەرەتا دۆنەڵد ترامپ لە 8 تەمموزدا کۆنگرێسی لە نیەتی خۆی ئاگادار کردەوە و پاش تاوەبوونی ماوەی پێداچوونەوەی یاسایی لە 24 ئابی 2026 بڕیارەکە چووە بواری جێبەجێکردنەوە. بەمەش سووریا لاپەڕەی پەیوەندیەکی ئاڵۆز لەگەڵ واشنتۆن هەڵدەداتەوە کە لە 1979 بەردەوام بوو. لەو ماوە درێژەدا ناونووسکردنی سووریا لە لیستی وڵاتانی پشتیوانکار لە تیرۆردا بوو بۆ هۆی سەپاندنی سنووربەندیەکی توند لەسەر مامەڵە دارایی و بازرگانیەکان. وای کردبوو بانک و کۆمپانیا جیهانیەکان لە ترسی سزاکانی واشنتۆن هیچ جۆرەوە بەرهێنان و ئاڵوگۆڕێکی تەکنەلۆژی لەگەڵ دیمەشق ئەنجام نەدەن. لە ڕوانگەی پسپۆڕانەوە ئەم بڕیارە گۆڕانکاریەکی ڕیشەیی لە پێگەی سووریادا دروست دەکات و کۆتایی هێنانە بەو دواکەوتوویە تەکنیکی و ئابووریەی کە بەسەر سووریادا سەپێنرا بوو ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی سووریادا خۆیەتی تاوەکو سوود لەم دەرفەتە وەربگرن بۆ گەڕانەوە بۆ ناو سیستمی دارایی جیهانی و گێڕانەوەی کاریگەری هەرێمی و کلتوری وڵاتەکە. ئەم بڕیارە وەک چرایەکی سەوز بۆ بەرهێنەرانی نێودەوڵەتی و کۆمپانیا زەبەلاحەکان دەبینرێت. بەشێکی زۆری ئەو مەترسیە داراییانە دەڕەوێنێتەوە کە پێشتر بانک و دامەزراوە داراییەکانی جیهانی لە مامەڵەکردن لەگەڵ سووریا دەسڵەماندەوە. شارەزایان جەخت دەکەنەوە ئەم کرانەوەی دەبێتە هۆی ئاسانکاری لە گواستنەوەی سەرمایە و تەکنەلۆژیای پێشکەوتوو بۆ ناو وڵات. ئەمەش زەمینە خۆش دەکات بۆ دەستپێکردنی پرۆژە استراتیژیەکانی ئاوەدانکردنەوە بە تایبەت لە کەرتە هەستیارەکانی وەک وزە و گەیاندن و پیشەسازی کە بەهۆی سزاکانەوە پەک کەوتبوون، هەروەک گەڕانەوەی متمانەی کۆمپانیا بیانیەکان بە بازاڕی سووریا. دەرفەتێکی زێڕینیشە بۆ دیمەشق تاوەکو لە ڕێگەی ئەم هاوبەشیە ئابووریە نوێیانەوە جارێکی دیکە جێگەی خۆی لە نەخشەی بازرگانی جیهانیدا بکاتەوە و بە یەکجاری لە گۆشەگیریەکی درێژخایەنی دارایی ڕزگاری بێت.